سڵاوتان لەبێت مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت هەمیشە تەندروست باش و لەش ساغ بن. ئازیزانم ئەم شەویش گەڕاینەوەلاتان بە کۆمەڵێک خەڵات و بڕگەی جیاوازەوە. شەوانە کاتژمێر 11 میوانی ماڵەکانتانە بین، ئێوەش دەتوانن لە ڕێگەیم ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندەکانتان وەربگرن و چانسی خۆتان تاقیکەنەوە. دیاری کورسات بە سپۆنسەری شێری شەو مارکێت ئەمەدە ئێنەراڵت هەروەها بەلەنجەبوتیک بەرگدروی یاقوت لەگەڵتانە بەردەوامە بێت و ئێوەش بینەرمان بن و پەیوەندیەکان وەربگرن. خەڵاتەکانی بەرنامە پاکێجێکمان هەیە لەلایەن شەو مارکێتەوە بۆتان دابین کراوە، بەپێی ئەو پاکێجە چەند بازاڕیکردنی خۆتانەکەن. هەروەها ژەمەخوانێکی بەربانگ بۆ خێزانێکی سێکەسی لەلایەن ڕەمادە ئێمەراڵدەوە بۆتان دابین کراوە و کۆبوونەوەی خۆشیتان هەبێ، هەروەها بڕی $50. جیاواز لەمانە کورسات بینەرەکانی لەبیر نەکردووە، دیارێکی بۆ ئامادە کردوون، ئەویش ئۆتۆمبیلی شێری ئاریزۆی 6 2023 0 کیلۆمەترە. ئێستا باسێکی ئۆتۆمبیلەکەتان بۆکەم هەتاوەکو ئاشنا بن. براندی شێریە، جۆری ئاریزۆی 6 بزوێنەر 1.5 تۆربۆی 4 پستۆنە، هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسب بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە، لای تێڵیدا، کوشتنی جلدە، بەسمەیە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە، شاشەی سەرەکی 8 ئینجە، کامێرای دواوەی هەیە، دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت. ئازیزانم پرۆمۆیەک ئامادەیە تایبەت بە ئۆتۆمبیلەکە، ئەچینە لای و دواتر ئەگەڕێینەوە. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەر دەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها $1000 چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر، چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆکرێت. گەڕاینەوەلاتان ئێستا ئێمە لە بڕگەی یەکەماین، بڕگەی ناسینەوەی وێنە. بزانین لە یەکەم پەیوەندیا کێ بێت و بە خدیاوەریە بێ یاخودنا. کاک سەرکەوت دەم کاتەوە باش؟ خۆ باش. زۆر سپاس، مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ و لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەت هەرێمی کوردستان پیرۆز بێت. زۆر سپاس. بینەری بەرنامەکەمانی شارەزایت؟ بەڵێ دەستخۆشیەم بەرنامە جوانەتان لێ باشە جوانەکەی کورسات هەمیشە دراشاوە و ڕەنگین بێت. زۆر سپاس. خوازم و بۆ جەناب دوو بۆ ئەو کەسانشتی کە پەیوەندیەکەیان بۆ وەرگرتم. بەڵاستی ئەوە چەند شەیەکە تامەزرە وەرگرتنی پەیوەندیەکەم بەڵام بۆ وەرناگیر. خۆشحاڵین کە ئەم شەو توانیت پەیوەندیەکە وەربگریت بەو هیوای بەختیاوەرێ بێت. ئێمەش بە ئێوە جوانین، هیوادارین کە هەمیشە دڵخۆش بن، وێنەکان لەسەر شاشەیە دەست پێ بکەین. بەڵێ. زۆر باشە. ژمارەی پیتەکانی 26 پیتە. ژمارەی پیتەکانی 26 پیتە. کام لەم وێنانەیە؟ تۆ وێنەکە دەستنیشانەکەی، منیش زانیارەکەم بە تۆیاوە. یعنی ژمارە ئەو پیتانە 26 پیتن؟ ژمارەی پیتەکانی لە 26 پیت پێک هاتووە. ئاگاداری کات بە، کاتە بۆ دیاری کراوە؟ ژمارەی باشە بۆ دڕونەکەمەوە بە خێرایی ژمارەی پیتەکانی 26 پیتە. باشە کاتێگەڵێن ژمارەی پیتەکانی 26 پیتە کام لەم وێنانەیە؟ بی؟ بەڵێ. بابزانی هاوکارانمان تەواوە، پیرۆزە، بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 بۆ هیوای هەمیشە دڵخۆش بی بە خدیاوەرە بێ. ئێمە لە بڕگەی یەکەمە ئەمێنینەوە. بڕگەی یەکەم بڕگەی ناسینەوەی وێنەیە، سێ وێنەیەتە سەر شاشە. من زانیاریت پێڵم، تۆ لەسەر زانیارەکەی من وێنەکە هەڵەبژێریت و وەڵامێکی دروستمان ئەیتەوە. لەگەڵتان نابین پەیوەندێکە وەربگرە بۆ هیوای بە خدیاوەرتان بێ. بزانین کێمان لەگەڵایە؟ سارا ئەم کاتەوە باش؟ زۆر سپاس.
زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. مانگی ڕەمەزانتان لێ یەکەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم دیدارخان بەرنامەکەت زۆر جوانە. سپاس گیانەکەم. زۆر محاولم کردووە لە پارەوە بۆ وەرنەگیرا زۆر خۆشحاڵم کە ئەمشەو توانیم پەیوەندیەکە وەرگرم. ئێمەش زۆر دڵخۆشین کە توانیت ئەمشەو پەیوەندیەکە وەربگری بەو هیوای بەخدیاوەرە بێت وەڵامێکی دروستمان بیتەوە. شارەزای بڕگەکەی بەڵێ گیان باشە نێوانە لەگەڵ چانسا چۆنە؟ زۆر خراپ زۆر خراپ. هیوادارم ئەمشەو پێچوانە بێت و زۆر باش بێ. زۆر سپاس باشە بەختێکی باش بۆ تۆ. ئێستا پرسیارەکەت لێ یەکەم و زانیاریەکە تێمێ باشە. ڕۆمانی زۆربایی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ڕۆمانی زۆربایی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. کام لەم وێنانەیە؟ کام لەم کەسایەتیانەیە؟ ڕۆمانی زۆربای وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. بەڵێ سێ کەسایەتی دیارن. ئاگاداری کات تۆ بە منی بڵێ بۆ تۆ وێنەکەش هەڵببژێری ئاگاداری کات بە وێنەیەک هەڵببژێرە. باسی بێت شارەزار نیم و تۆ ئەڵەی سی منە زۆر قورس بوو. ناسەخت نییە؟ بەداخەوە وەڵامە کات دروست نەبوو بەو هیوای کاتێکی تر بە خدیاوەرێ بێ. وەڵامە دروستەکەش نووسری گەورەی کورد مامۆساڕەوف بێگەردە. هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازین کێمان لەگەڵایە خاتوو چنارم کاتەوە باش. ئەم کاتێک باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. پیرۆز لە تۆ لە سەرجەم کارمەندانی کورساتیش. زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزایت. بەڵێ زۆر باشە یاوەتە ئێستا سێ وێنەیەتە سەر شاشە. من زانیاریت پێڵم لەم بڕگیان ناسینەوەی وێنەیە. تۆش لەسەر زانیارەکەی من وێنەکە هەڵەبژێریت و وەڵامێکی دروستمەیتەوە. ئامادەی؟ بەڵێ دەست پێ بکەین. فەرموو. بەختێکی باش بۆ تۆ. ساڵی 1960 لە بەغداد دامەزراوە چاودێری بازاری نەوت دەکات لە جیهاندا. ساڵی 1960 لە بەغداد دامەزراوە چاودێری بازاری نەوت دەکات لە جیهاندا. ABC کام وێنەیە؟ بی ئاگاداری کات بە ڕێکخراوێکی جیهانیە. بی بەڵێ وەریەگرین پیرۆزە. وەڵامەکە دروست بوو بۆ هیوای هەمیشە شانست هەبێت و براوەی خەڵاتی بەرنامەش بووی کە پاکێجەکە لەلایەن شۆ مارکێتەوە بۆ ئێوە دابین کراوە ئەڕۆیتە ئەوێ بازاڕەکەی هەروە بپی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە بۆ هیوای هەمیشە دڵخۆشبی. ڕێبازمان لەگەڵایان کاتەوە باش. ئەم کاتی تۆش باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە ئێوە لە تەواوی کارمەندانی کورساتیش پیرۆز بێت. زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزایت. وەڵی بەڵێ بەس کێشەکە ئەوەیە کە شانسم نییە لە بەرنامەک. ئەگەر سەرەتا تۆ بڵێ کە شانست نییە ئەوە شتێکی باش نابێت. لێ گەڕێ با پرسیارەکە بکەین ڕەنگە تۆم جارە شانسە هەبێ. قەیسێکم باشە هەمیشە بە هیواوە بچیتە هەر شوێنێک ئەو کاتە بەدڵی خۆتە بێ وایە؟ وایە ڕان وڵی لە هوەریە من شارەزای هەیە لە ئەم بابەتەیە دیارە هوەری نیەم بابەتانەیە. بەڵێ بەگشتیە سێ وێنە لەسەر شاشەیە. ئامادەی پرسیارەکە بکەم؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە لەلایەن فەڕەنساوە دروستکراوە لە شاری نیویۆرک دانراوە. لەلایەن فەڕەنساوە دروستکراوە لە شاری نیویۆرک دانراوە. دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم بکەنەوە بە ئەرک نەبێت. ABC وڵی معلوماتم نیە لە خۆمەڵێم ئەی لە خۆتۆ ئەڵەی ئەی با بزانین باشە با وەڵامەکە وەربگرین. پیرۆزە بووتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانە بۆ خێزانێکی سێکەسی لەلایەن ڕەمادە ئێمەڕاڵدەوە. شانست هەبوو تۆ دەست پێش خەرید کردکەوانیە بەڵام شانست هەبوو بۆ هیوایی کە هەمیشە بە خدیاوەرە بێت. ڤینۆسمان لەگەڵایەم کاتەوە باش. ئەم کاتەوە باش. ئەم کاتەوە باش. زۆر سپاس خاتون گیان مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێت دەستخۆشی بەرنامەکە و لێکم زۆر سپاس. زۆر سپاس دڵخۆشم کە توانیت پەیوەندیەکە وەربگریت. لەگەڵ چەند سانیێوانە چۆنە؟ بەڵێ لەگەڵ چەند سانیێوانە چۆنە؟ ئەوەی سفرەوەڵە. پەیوەندەکانی ئەم شەو هەمووی سفرە بۆ هیوایی کەوانە بێت بە خدیاوەرە بێت. ئامادەی دەست پێ بکەین؟ زۆر باشە سێ وێنێتە سەر شاشە لەم بڕگەیە. من زانیاریت پێڵم تۆ لەسەر زانیاریەکەی من وێنە دروستەکە هەڵەبژێریت.
ئێستا وێنەکانە بینیت؟ نۆڵە ناتێت زۆر باشە من پرسیارەکەت پێڵم زانیارەکەت پێم تاوەکو وێنەکە ئابینی باشە؟ ئێستا هەوبەڵ زۆر باشە یاریەکە بە حەوت یاریزان ئەنجامەدرێت یاریەکە بە حەوت یاریزان ئەنجامەدرێت تۆ ئەڵێ ئەی با بزانین هاوکارانمان وەڵامە دروستەکەمان بنێ بزانین وەڵامێکی دروستە یاخودنا تۆتە چانسە سفرە بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە یاری تۆپی دەستە بۆ هیوای لە کاتێکی ترا بەخت یاوەرە بێت ڕۆژگارمان لەگەڵام کاتەوە باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت پیرۆزیەوە لە هەموو تا چاوەکەم سپاس زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت بەڵێ شارەزای بڕگەکەی وڵای بەڵێ دڵخۆشم کەواتە بۆ دوور ناکەمەوە لەم بڕگا سێ وێنێتە سەر شاشە باشە زۆر باشە من زانیاریت پێڵێم و تۆ وێنە دروستەکە هەڵبژێرە باشە زۆر باشە با دەست پێ بکەین ئێستا وێنەکانە بینیت هونەرمەند بەهمەنی قوبادی کاری دەرهێنانی بۆ کردووە سی با بزانین بۆ خێراییەکە وەڵامەیایەوە وەڵامەکە دروستە یاخودنا پیرۆزە وەڵامەکە دروستە بۆ هیوای هەمیشە بەخت یاوەرە بێت بڕی $50 دیارە بۆ تۆ هەمیشە دڵخۆش بی بۆ هیوای کە سوودی لێ لە بڕگەی یەکەمای لاسمان لەگەڵام کاتەوە باش ئەم کاتەوە باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت تۆش پیرۆز بێ زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت بەڵێ باشە شارەزای بڕگەکەیت بەڵێ باشە نێوانە لەگەڵ وەرزشات چۆنە وەڵا باشە پرسیارەکەت وەرزشیە بەڵێ پرسیارەکەت وەرزشیە تۆ ئەڵەی باشە بزانین چۆنە باشە ئێستا وێنەکانە بینیت یاریزانێکی کووردە لە ئێستادا بۆ هەڵبژاردەی عێراق یاریەکات یاریزانێکی کووردە لە ئێستادا بۆ هەڵبژاردەی عێراق یاریەکات کام لە وێنانەیە تۆ ئەڵێ ئەی با بزانین هاوکارانمان وەڵامە دروستەکەمان پێ بڵێن بەو هیوایی بەخت یاوەرێ بێ پیرۆزە وەڵامەکە دروست بوو بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە لە ڕێستۆرانتی ڕەمادە بۆ هیوایی کە هەمیشە دڵخۆش بی کۆبوونەوەی خۆشی لێ بکەن لەگەڵتان نبین شنیارمان لەگەڵام کاتەوە باش ئەم کاتۆ باش خاتنجان زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس لە تۆش پیرۆز بێت سپاس دەکەم بینەری بەرنامەکەمانیت بەڵێ گیانەکەم خۆشحاڵم شارەزای بڕگەکەی کەواتە بەڵێ گیان زۆر باشە سێ وێنێتە سەر شاشە من زانیاریت پێڵم تۆ کاتە وێنەکە هەڵەبژێریت کە وەڵامێکی دروستە ئامادەی با دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ کاریان دروستکردنی بەرماڵ و جاجم بوو کاریان دروستکردنی بەرماڵ و جاجم بوو ABC بابێت بزانم شارەزای ئەم پیشانەی پیشەکان پیشەی کوردەوارین ئێستەیەت پەلەمەکە کاریان دروستکردنی بەرماڵ و جاجم بوو بۆ ئەڵێ بی پیرۆزە دڵخۆشم بوویراوی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکە لەلایەن شۆمارکێتەوە بۆ ئێوە دابین کراوە ئەچیتە ئەوێ بازاری خۆتەکەی بۆ هیوای کە سوودی لێ ببینیت هەمیشە چانس یاوەرت بێت لە نیانمان لەگەڵام کاتەوە باش ئەم کاتەوە باش مانگی ڕەمەزانە پیرۆز بێت سپاس دەکەم بینەری بەرنامەکەمانیت بەڵێ زۆر باشە دڵخۆشم حەز بە چوونە دەرەوە و گەشت و سەیرانەکەیت بەڵێ کەواتە پرسیارەکەمان پەیوەندی بەوە هەیە بێ بیزانیت باشە سێ وێنەیەتە سەر شاشە ئێستا ئەی بینیت باشە یەکێکە لە سەیرانگاکانی ناوچەی پێنجێن یەکێکە لە سەیرانگاکانی ناوچەی پێنجێن ABC ئێمە لە کوردستان شوێنی زۆر تایبەتمان هەیە سەیرانگای جوانمان هەیە ئەمیش یەکێکە تۆ ئەڵێ ئەی باشە باوەڵامە دروستەکە پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 بۆ هیوای هەمیشە دڵخۆش بیت پیرۆزە خاتون گیان ئازیزان پرۆمۆیەکی ئۆتۆمبیلەکەمان ئامادەیە ئێستا چینە لای پرۆمۆکە و دواتر ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕینەوەلاتان
زانی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەر ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆکرێت. دووبارە سڵاوتان لێدە گەڕینەوەلاتان دیاری کورسات بە سپۆنسەری شێری شۆمارکێت هەروەها ڕەمادە ئێمێراڵ بەرەک دووری یاقوت بەلەنجە بوتیک لەگەڵتانە بەردەوامە بێت. ئەمە جارێکی تر باسی ئۆتۆمبیلەکەتان بۆ بکەم. براندی شێری جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆن هەروەها هێزی ئەسب بە توانای 147 هێزی ئەسب بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لای تێڵیدا کوشتنی جلدە بەسمەیە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجە کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت. بۆ هیوایی لە ڕێگەی کورتەنامەکانتانەوە سوودی ئەوەی هەبێت ناوتان بچێتە ناو تیر و پشکەوە و بتوانن لە سێم شەوی جەژندا ناوتان هەبێت و لە تیر و پشکەکەدا چانسی بردنەوەی ئۆتۆمبیلەکەتان هەبێت. لە بڕگەی دووەمین بڕگەی پرسیار و وەڵام بابزین کێ لەم بڕگەیە براوەی خەڵات هەبێت. کاک عیزەدینم کاتەوە باش؟ زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ دادەگیان سەلامەت زیاد. زۆر سپاس. ئامادەی بچینە لای بڕگەکە؟ فەرموو. زۆر باشە. بڕگەکەمان پرسیارە. پرسیارێک ئاراستەی تۆکەم سێ هەڵبژاردن هەیە دوایتر تۆ هەڵبژاردنەکە تەکەیت و بزین وەڵامەکە دروستە یاخودنا. با دەست پێ بکەین. یەکێک لە خەڵاتەکانی نۆبڵ بۆ کام لەم بوارانەیە؟ یەکێک لە خەڵاتەکانی نۆبڵ بۆ کام لەم بوارانەیە؟ پزیشکی وەرزشی هونەری. یەکێک لە خەڵاتەکانی نۆبڵ بۆ کام لەم بوارانەیە؟ وەرزشی پزیشکی هونەری. با پزیشکی بێ هونەری بێ. تۆڵەی هونەری با پزیشکی کامیان وەرگرین؟ هونەری. ئەڵێ هونەری. با چاوەڕێکەین هاوکارانمان وەڵامە دروستەکەمان بنێ بەداخەوە خۆت وەڵامە دروستەکەتدایەوە بەڵام دواتر گۆڕیت بۆ هیوای کاتێک دیاوەرێ بێت. زانیارمان لەگەڵام کاتەوە باش؟ هەموو کاتێک باش بەڕێز باسی. زۆر سپاس. من باشم ئەگەرێەوە باش بن. سپاس. یاخوا هەمیشە باش بن تەندروست باش بن. بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ بەڵێ ئەیتۆن. کەواتە شارەزای بڕگەکەی. بەڵێ بەڵێ. بەڕگەی پرسیار و وەڵامە ئێستا پرسیارەکەت لێکم سێ هەڵبژاردن هەیە ئاگاداری کات بە 30 چرکت هەیە. پرسیارەکەمان گروپی کامکاران کام لەم ئامێرە مۆسیقیانی تیانە؟ عود شمشاڵ تیای نییە. عود شمشاڵ سنتور. هاوکارێکیش کرای. بەڵێ بەڵێ. هاوکاریەکیش کرای. ئاگادار بووبێتی هاوکاریە کرای ئەتوانی سوودی لێ ببینی. تۆڵەی عودی تیانە. با چاوەڕەکەین. بەداخەوە وەڵامەکە تەواو هاوکاریش کرای شمشاڵی تیانە. تارامان لەگەڵام کاتەوە باش؟ ئەم کاتەوە باش؟ خاتون گوێت لە منە؟ ئەم کاتەوە باش؟ زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. بینەری بەرنامەکەمانیت؟ زۆر باشە. ئێستا لە بڕگەی دووەمان بڕگەی پرسیار و وەڵام من پرسیارێک لە تۆکەم وەسێ هەڵبژاردنە هەیەت کە ئاگاداری کاتەکەت بە بۆی سوودی لێ ببینیت. دەست پێ بکەین؟ وەختێکی باش بۆ تۆ. مانگی شوبات لە کام لەم ساڵانەدا 29 ڕۆژ بوو. مانگی شوبات لە کام لەم ساڵانەدا 29 ڕۆژ بوو. 2004
1998 2002 لە یەکێک لەم ساڵانەدا 29 ڕۆژ بوو. ئاگاداری کات بە چەند؟ 2002 با چاوەڕێکەین وەڵامە دروستەکە بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو 2004 بوو بەو هیوای کاتێکی تر بەخت یاوەرە بێ لە بڕگەی دووەمای سانمان لەگەڵام کاتەوە باش زۆر سپاس من باشم ئێوە چۆنن؟ یاخوامیشە باش بن بینەری بەرنامەکەمانیت؟ شارەزایت یەکسەر بچینە لای پرسیار؟ با دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ. کتێبی ڕشتەی مرواری بە چەند بەرەک بڵاو کرایەوە؟ کتێبی ڕشتەی مرواری بە چەند بەرەک بڵاو کرایەوە؟ 8 10 6 چەند جار بڵاو کرایەوە بە چەند بەرەک؟ چەند چاپی هەبوواتە؟ ئاگاداری کات بە کتێبی ڕشتەی مرواری بە چەند بەرەک بڵاو کرایەوە؟ 8 6 10 تۆ ئەڵێ 6 ئەی بابزانین بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو بۆ هیوای کاتێکی تر بەخت یاوەرە بێ وەڵامە دروستەکە 8 جار بوو بە 8 بەرەک بڵاو کراوەتەوە. کاگازادمان لەگەڵام کاتەوە باش؟ زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت؟ شارەزایت؟ زانیاری گشتیە هیوادارم کات چانست هەبێت وەڵامێکی دروستمان بیتەوە. دەست پێ بکەین؟ زۆر باشە پرسیارەکەمەکەم ئەم وڵاتانی خوارەوە کامیان پارەکەی نەگۆڕیوە بۆ یۆرۆ؟ ئەم وڵاتانی خوارەوە کامیان پارەکەی نەگۆڕیوە بۆ یۆرۆ؟ سوید، فەڕەنسا، ئیتالیا. سوید، فەڕەنسا، ئیتالیا پارەکەی تا ئێستا نەگۆڕیوە بۆ یۆرۆ. ئاگاداری کات بە سوید تۆ ئەڵەی سوید با بزانین پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانە بۆ خێزانێکی سێکەسی لا ڕەمادە ئێمەڕاڵ بەو هیوای کۆبوونەوەی خۆشیتان هەبێت بزانین کێمان لەگەڵایە ڕێبازم کاتەوە باش؟ ئەم کاتەوە باش زۆر سپاس. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لێوەش پیرۆز دەسپاس دەبم. بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ شارەزای بڕگەکەی؟ دەست پێ بکەین؟ بەختێکی باش بۆ تۆ. ئاڵای کۆماری کوردستان بۆ یەکەم جار لە کام شار هەڵکرا؟ کرماشان، سەقێز، مەهاباد. ئاڵای کۆماری کوردستان کەواتە بە خێرایی وەڵامەکەت دامەوە وەریگری پیرۆزە وەڵامەکەت دروستە بڕی $50 دیارە بۆ تۆ بۆ هیوایی هەمیشە دڵخۆش بیت چانس یاوەرت بێت لەگەڵ تانین بزانین کێمان لەگەڵایە؟ ڕەوام کاتەوە باش؟ ئەمە کاتێکە بەڕێزگەم باسی من باشم ئێوە چۆنن؟ ڕاستەکەم چاوەکەم هەمیشە تەندروست باش بن. شارەزای بڕگەکەی؟ تقریبا نێوانە چۆنە لەگەڵ زانیاری گشتیە؟ تقریبا باشە. تقریبا باشە بۆ هیوای ئەم شەو زۆر باش بێت. دەست پێ بکەین؟ بەڵێ فەرموو. زۆر باشە. کێ گۆرانی تایتڵی درامای ژاڵەی وتووە؟ کێ گۆرانی تایتڵی درامای ژاڵەی وتووە؟ ئاڵا عومەر، عەدنان کەریم، ئەنوەر قەرەداغی. دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە سوود لە کاتەکە وەربگرە. کێ گۆرانی تایتڵی درامای ژاڵەی وتووە؟ عەدنان کەریم، ئاڵا عومەر، ئەنوەر قەرەداغی. ئەنوەر قەرەداغی. تۆ ئەڵێ ئەنوەر قەرەداغی. بابزانین وەڵامەکەت دروستە یاخودنا؟ بەداخەوە هونەرمەندی ئازیز، هونەرمەندی دەنگخۆش، هونەرمەند عەدنان کەریم بۆ هیوای کاتێکی تر بە ختیاوەرە بێت. کێمان لەگەڵایە؟ خاتو ئایشەم کاتەوە باش؟ سپاس دەکەم بەڕێزی ئەم کاتی تۆش باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێ لەسەر جەم کارمەدام پیرۆز بێ بەساقا. زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزایت؟ ئەرە وەڵا لە پارەوە باوەڕەکەی پار هەموو ڕۆژێک بەلایەنی کەمەوە 100 جار 2 جار من تەلەفۆنم کردووە وەرنەگیراوە. کەواتە ئەم ئەم ساڵی یەکەم ڕۆژ وەحدەم پێ نەبوو بۆتان بکەم ئیتر لە دووەم ڕۆژەوە دەستم پێ کردووەم بۆ هیوایی مادەم پەیوەندەکەت بۆ وەرگیراوە چانست هەبێت ببیتە براوەی خەڵاتی بەرنامە. چاوتان زۆر سپاس. دەست پێ بکەین؟
گیان فەرموو لە خزمەتە. زۆر باشە. دانیشتوانی شاری ڤینیسیا بەچی هاتوو چۆکن؟ دانیشتوانی شاری ڤینیسیا بەچی هاتوو چۆکن؟ پەلەمەکە بە هەڵبژاردنەکەت پەلەمەکە بە هەڵبژاردنەکانت پێ بڵم میترۆ ئۆتۆمبیل بەلەم. بە میترۆ ئۆتۆمبیل بەلەم بە بەلەم. بە بەلەم بە هاوکارانمان پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 بەو هیوایی هەمیشە دڵخۆش بیت چانست هەبێت لەگەڵتانای لە هەمان بڕگەیە هێشومان لەگەڵام کاتۆ باش. باشی گیان زۆر سپاس مەمنون. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. خۆش بیزیان بە تۆش پیرۆز بێ زۆر سپاس. سپاس دەکەم بینەری بەرنامەکەی. بەڵێ ساڵی زۆر باشە. ئەم ساڵی دڵخۆشین کەم شەوتوانی پەیوەندێکە وەربگری بەو هیوایی کە بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ فەرموو. زۆر باشە. لە ساڵی چەند دەسەڵاتی پاشایەتی لە عێراق ڕووخا؟ 1953 1963 1958 یەک دەخەتان چاڕەی کاتێ هەیە بۆتە خوێنمەوە تاوەکویت ساڵی چەند دەسەڵاتی پاشایەتی لە عێراق ڕووخا؟ 1963 1953 1958 ئاگاداری کاتەکەت بە؟ وەڵامەکەم بەرێ بەداخەوە کاتەکەشت تەواو بوو وەڵامەکەمان وەرگرتی بەڵام بەداخەوە وەڵامە دروستەکە ئەیە ساڵی 1958 بە هیوای کاتێکی تر بە ختیاوەرە بێت. کاک محەممەدەم کاتەوە باش؟ زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە هەموو لای پیرۆزن شتارڵە. زۆر سپاس بینەری بەرنامەکەیت؟ بەڵێ زۆر باشە لە بەرگەی پرسیار و وەڵامی ئێستا من پرسیارێک لە تۆکەم سێ هەڵبژاردن هەیە کە ئاگاداری کاتەکەت بە و وەڵامێکی دروستمان بەرێ. باشە با من بۆت خوێنمەوە تاوەکویت باشە. کورتکراوەی خولی باسکەی ئەمریکا چییە؟ CIA FBI NBA کورتکراوەی خولی باسکەی باشە بەسەر چاو پەلەمەکە بۆتە خوێنمەوە کورتکراوەی خولی باسکەی ئەمریکا چییە؟ NBA CIA FBI کراوەی خولی باسکەی ئەمریکا NBA بابزانی هاوکارانمان پیرۆزە وەڵامەکە دروستە بووکە براوی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانە بۆ خێزانێکی کەسێ لە ڕەمادە ئێمەراڵدەوە. ئازیزانم ئەچینە لای پرۆمۆ و هەروەها پشوێک وەرەگرین و ئەگەڕینەوە لاتان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. گەڕینەوە لاتان لە بڕگەی سێماین بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی دیاری کورسات بە سپۆنسەری شێری بەرگدوری یاقوت بەلەنجە بوتیک شۆ مارکێت هەروەها ڕەمادە ئێمەراڵد لەگەڵتانە بەردەوامە بێت شەوانە کاتژمێر 11 ئێوەش دەتوانن لە ڕێگەم ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندەکانتان وەربگرن و چانسی خۆتان تاقیب بکەنەوە لە بڕگەی سێماین بڕگەی شعر و گۆرانی. ئێمە شعرەکە خوێنینەوە دواتر تۆ پێمانەڵی هی کام هونەرمەندەیە هی کام گۆرانیەیە. تەنیامان لەگەڵام کاتەوە باش؟ ئەم کاتەوە باش؟ ئەم کاتی تۆش باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس. زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ. نێوانە لەگەڵ هونەرات چۆنە؟ وڵی خراپ نیم.
خراپنیت بۆ هیوای ئەم شەو زۆر باش بیت ببیتە براوەی خەڵاتی بەرنامە ئامادەی دەست پێ بکەین بەڵێ زۆر باشە من شعرەکەت بۆ خوێنمەوە دواتر تۆ پێم مەڵێ هی کام گۆرانیەیە هی کام هونەرمەندەیە شالووری خۆشخوان و ئەچریکێنێ شەماڵیش نامەی دڵداران دێنێ دەهۆڵ و زوورنا سەدای دایەوە دیاری بۆ ئازیز شادی نایەوە هی کێیە هی کام گۆرانیەیە ناتوانانی تۆزە هاوکارم بکەیت ئێستا شعرەکەت لە بەردەمایە ئاگاداری کات بە شالووری خۆشخوان و ئەچریکێنێ شەماڵیش نامەی دڵداران دێنێ دەهۆڵ و زوورنا سەدای دایەوە دیاری بۆ ئازیز شادی نایەوە بەداخەوە با پێکەوە گوێمان لە گۆرانیەکە بێت بزانین کێیە شالووری خۆشخۆن وەچریکێنێ شەماڵیش نامەی وا دڵداران دێنێ شالووری خۆشخۆن وەچریکێنێ شەماڵیش نامەی وا دڵداران دێنێ دەهۆڵ و زوورنا سەدای دایەوە دیاری بۆ ئازیز شادی نایەوە دەهۆڵ و زوورنا سەدای دایەوە دیاری بۆ ئازیز شادی نایەوە بەڵێ ئێستا پێکەوە گوێمان لە گۆرانیەکە بوو هونەرمەندی گەورە ئەسعەد قەرەداغی بوو بۆ هیوای ئەم بەڕێزش جارێکی تر بە خدیاوەری بێت ئێمە لە هەمان بڕگەیە ئەمێنینەوە بزانین کێ لەم بڕگەیە لەگەڵ هونەرانیێوانی باشە و ئەتوانێ وەڵامێکی دروستمان باتەوە ڕۆڵانم کاتەوە باش ئەم کاتەوە باش کاتە باش گیانە زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت پیرۆزێ زۆر سپاس زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزایت بەڵێ 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 زۆر باشە نێوانە لەگەڵ هونەرا باشە باش زۆر باش زۆر باشە تێکستێکە بۆ خوێنمەوە شعرێکە بۆ ئەخوێنمەوە دواتر پێم بڵێ هی کام هونەرمەندەیە یاخود کام گۆرانیەیە باشە باشە بەسەر با دەست پێ بکەین وا نەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی خەتای من چییە بەخوا گوناهەم نییە هی کێیە ئاگاداری کات بە پێم بڵێ کام گۆرانیەیە کام هونەرمەندەیە ئاگاداری کات بە تەواوە دەست خۆش پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکە لەلایەن شۆمارکێتەوە بۆمان داویتراوە با گوێ لە گۆرانەکە بگرین وام ئەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی خەتەی من چییە بەخوا گوناهیم نییە وام ئەزانی جوانی دڵپاکی درود بۆ ڕۆحی پاکی هونەرمەند شەماڵ سایب ئاریانمان لەگەڵای ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڕێزم زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت پیرۆزە لە هەموو لای پیرۆزە لە وەڕێزیشتا زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزای بڕگەکەی زۆر باشە دەست پێ بکەین فەرموو باشە من شعرێک بۆ تۆ خوێنمەوە دواتر پێم بڵێ هی کام هونەرمەندەیە هی کام گۆرانیە باشە مەڕەنجێنە مەفەوتێنە کاتی خەندە و پێکەنینە پەڕ و باڵم مەسووتێنە گڕی دڵداری بەتینە پێم بڵێ ئاگاداری کات بە تکە ئاگاداری کات بە بەڵام ئێمەش پێویستەکان ناوەکەیمان بڵێ بەداخەوە کاتەکە تەواو بوو وەڵامێکی دروست نەیە بە ئێمە باگوێمان لێ بێت مەرەنجێنە مەفەوتێنە کاتی خەندە و پێکانینە پار و باڵم مەسووتێنە گری دڵداری بەتینە هونەرمەند فواد ئەحمەد درود بۆ ڕۆحی پاکی بزانین کاکەمالم کاتەوە باش زۆر سپاس من باشم ئەگەرەوە باش بن یاخوا میشە باش بن دڵخۆش بن شارەزای بڕگەکەی بەڵێ زۆر باشە دەست پێ بکەین یەکسەر بەڵێ بەختێکی باش بۆ تۆ ئێستا من شعرێک بۆ تۆ خوێنمەوە دواتر پێم بڵێ هی کام گۆرانیەیە
بە وێرانەی دڵی شێواوم شین و واوەی لاو ڕۆڕۆ ئاورێک بەربۆتە هەناوم دێتە دەر لە هەناسەم بۆ تۆ بووم بە ئەفسانەی وڵاتان شار بە شار ماڵ بە ماڵ کۆ بە کۆ بەڵێ هی کێیە کام گۆرانیەیە ئاگاداری کاتیش بە بەڵێ فەرموو دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کردایەتەوە بەڵام ئاگادار بە کاتەکەت تەواو بێت کاتەکەت کاراسانی ناکرێ بەداخەوە کاتمان هەیە لەم بڕگەیە با گوێمان لێی بی پێکەوە گێرانەی دڵی شێوایەوەم شین واوەیدایە و ڕۆڕۆیەم ئاورێک بەرێ بۆتەوەیە هەناوێم دێتە بەر لە هەناسەم بۆ سۆیەم بەڵێ پێکەوە گوێمان لێ بوو نەرمەندی گەورە محەممەدی ماملێ درود بۆ ڕۆحی پاکی کاک بڕیارمان لەگەڵایان کاتەوە باش زۆر سپاس ئێوە چۆنن مانگی ڕەمەزانە پیرۆز بێت بینەری بەرنمەکەی شارەزایت زۆر باشە بەختێکی باش بۆ تۆ ئێستا من شعرێک بۆ تۆ ئەخوێنمەوە یەتە سەر شاشە پێم بڵێ هی کام گۆرانیە هی کام هونەرمەندەیە گلەی لە کەس ناکەم گلەی لە کەس ناکەم بۆ بەختی خۆم ئەگریم دڵی خۆم بۆ تۆ هانی زاڵم قەدر نەزانی دایم دڵم ئەشکێنی ڕۆژێک ئەبێ نامدوێنی پێم بڵێ هی کام هونەرمەندەیە کام گۆرانیەیە ئاگاداری کات بە دڵنیام گوێت لێ بووە بەڵام پێویستەکان ناوەکەمان پێ بڵێ بەداخەوە ئەم بڕگەیە کاتی هەیە با پێکەوە گوێمان لێ بێت گلایی لە کەس ناکەم بۆ بەختی خۆمەگێریم گلایی لە کەس ناکەم بۆ بەختی خۆمەگێریم دڵی خۆم بۆ تۆ هانی زاڵم قەدر نازانی دڵنیام کە هەمومان گوێمان لەم دەنگە بووە تەمەندرێژی بۆ هونەرمەندی ئازیز زایل جەلالە خوازین هەر بەردەوام بێت چنوورمان لەگەڵایام کاتەوە باش من باشم ئێوە چۆنن زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش بە قوربان زۆر سپاس بەڕێزم زۆر سپاس بینەری بەرنمەکەی شارەزای ئەم بڕگەی بەڵێکیان زۆر باشە دەست پێ بکەین بەڵێکیان بەختێکی باش بۆ تۆ بێتۆ جەرگم هەموو سوتاوە بێتۆ خواردوو خەوم خوێناوە ئەگەر ڕۆژێ لە جێی فەرهاد بم ئەگەر ڕۆژێ شێتی سەحرا بم ئەم گۆرانیە کێیە هونەرمەندەکە کێیە شیعرەکەی ئەناسیتەوە بێتۆ جەرگم هەمووی سوتاوە بێتۆ خواردوو خەوم خوێناوە ئەگەر ڕۆژێ لە جێی فەرهاد بم ئەگەر ڕۆژێ شێتی سەحرا بم دوا پەیوەندیت ئەم شەو بەم پەیوەندی تۆ کۆتایی پێ بەرنامەکەمان هیوادارم تۆ بەخت یاوەرە بێ ناوەکەم پێڵێت کاتە تەواو بوو عەدنان کەریم نییە خاتوون کاتە تەواو بوو وەڵامەکەشمان وەربگرتی بەداخەوە باجارە گوێ لە گۆرانەکە بگرین با پێکەوە گوێی لێ بگرین ببورێن هاوکارانمان گۆرانەکەمان بۆ ئامادە بکەن بەڵێ گوێمان لێ بوو
هونەرمەند قادری سیاحی درود بۆ ڕۆحی پاکی ئەوە وەڵامە دروستەکە بوو. ئازیزان ئەم شەو کۆتاییمان پێهێنا لەگەڵ ئێوەیە هەموو شەوێک کاتژمێر 11 بە درێژایی مانگی ڕەمەزان ئێوە بینەرمان بن پەیوەندی تەلەفونەکان وەربگرن. هەروەها پێشوەی کۆتایی پێبینین پێتانەڵم پرۆمۆی ئۆتۆمبیلەکە ئامادەیە کە بۆ ئێوە دیاری کراوە لە سێهەم شەوی جەژن داتیر و پشکی بۆ ئەکرێت ئەچینە لای ئەو پێشەوە من پێتانەڵێم کاتێکی خۆش و مەڵاوە. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەر ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیت کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد.